ڕێککەوتنی پارتی و یەکێتی لە سەر کەرکووک تا ئێستا تەنیا لە چوارچێوەی گوفتاریدا ماوەتەوە و پۆستی پارێزگاریش بووەتە گرێکوێرەی بەردەم پێک هاتنیان. بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامی لە کەرکووک پێی وایە کاریگەریە ئیقلیمی و نێودەوڵەتیەکان ڕێگرە لە بەردەم ڕێککەوتنی ئەو دوو حزبە. خۆی ئیرادەیەک هەیە ینی لە ناو ئەندامانی هەردوو لایە تا ئاستی هەندێک لە قیادەکانیش حەزەکەن ڕێک بکەون لەسەر کەرکووک، بەڵام هۆکاری زۆرە ینی یەکێ لەو هۆکارانە ڕەنگە مەسەلەن ئەوەی ینی ئەو هێز و خەڵکەی کە لە دەوروبەری هەرێمی کوردستان هەیە یاخود با بڵێن ئەو وڵاتانی کە لە دەوروبەری هەرێمی کوردستانن ڕەنگە ئەوانە یەکێ بێ لەو ڕێگریانی کەوا ئەوان ڕێک نەکەون و حساب و کتابی وردیشان کردووە بە تایبەتی ڕەنگە هێزی وا هەیە لە کەرکووک دەسەڵاتی ئەو توی نەبێت کە ڕێک بکەون لەسەر کەرکووک و باڵانسی هێزیان یاخود هەندێ هێز ینی شتیان زۆر وتوێ لەسەر کەرکووک با بڵێن ئێستا کە بگەڕێنەوە کەرکووک نەتوانن هیچ ئەدایەکی وا بکەن یاخود جەماوەریان وەکو پێویست نەبێ بەرژەوەندی مادی و مەسلحەتەکانیان هەر ئەڕوا ینی ئەو ئیتیفاقیانی پێشوو هەبووە ینی بە نمونە ئێستاش ئەو نەوتەی کە هەیە و بەردەوام ئەڕوا ینی هیچ ئیشکالێک نیە جا بە تەنکەر بێ بە بۆڕی بێ. زیاتر لە ساڵێکە کەرکووک گرفتی بەردەم ڕێککەوتنی نێوان یەکێتی و پارتیە، بەڵام ئەوەی لە ئەرزی واقعدا دەبینرێت بەرژەوەندی حزبی ڕێگر بووە لە بەردەم یەکلاییکردنەوەی کێشەکانی کەرکووک نەک بەرژەوەندی نەتەوەیی و نیشتیمانی. بەرپرسێکی بزوتنەوەی گۆڕان لە کەرکووک دەڵێت یەکێتی و پارتی لە کەرکووک بەرژەوەندی هاوبەشیان نییە، بۆیە بەلایانەوە ئاساییە دۆخەکە بەم جۆرەی ئێستای بهێڵنەوە. دیارە ئەوی وای کردووە هەردوو حزبی دەسەڵات لە هەرێمدا ڕێککەوتنەکانیان باشتر هەنگاو بنە ئەوەیە کە بەرژەوەندیەکانیان یەک دەکرێتەوە. ئەوەی کە واشی کردووە لە کەرکووکە قورسە بەیەکگەیشتنیان یاخۆ ڕێککەوتنیان تا ئێستا ئەوەیە کە بەرژەوەندیەکانیان بەریەککەوتنی تێدایە. هەردوو حزبی دەسەڵات تا ئێستا وابیر دەکەنەوە ئەوان چیان دەوێت لە کەرکووک و ئەوان کەرکووکیان چۆن دەوێت، وابیر ناکەنەوە کەرکووک چی دەوێت و کەرکووک پێویستی بەچیە. ئەوەی کە وای کردووە ئەمڕۆ بارودۆخی کەرکووک ئاسایی نەکرێتەوە دیارە ئەوەیە کە هەردوو حزبی دەسەڵات بەپێی بۆچوون و بەپێی دیری حزبی سەیری ئەم پرسە دەکەن، نەک ئەوەی کەوا ئەمڕۆ کەرکووک دەبێت قوربانی بدرێ هەردوو حزب قوربانی بدەن لە پێناو کەرکووکە دەست هەڵگرن لە هەندێک بەرژەوەندی بۆەوەی بتوانین بە هەموو حیزبەکان بە تایبەتی یەکێتی و پارتی بتوانین بارودۆخی کەرکووک ئاساییکردنەوە تا کەرکووک قوربانی بەرژەوەندی حیزبیە قوربانی ئەوەیە خەڵک حزب شتی دەوێت لە کەرکووک بیر لەوە ناکاتەوە کەرکووک چی دەوێت و کەرکووک چی پێویستە. لە ماوەی 14 ساڵ حکومڕانی هەردوو حزبی دەسەڵاتداری هەرێم لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی دیکە نەک نەیانتوانی هەنگاوەکانی جێبەجێکردنی مادەی 140 دەستور کارا بکەن، بەڵکو بەهۆی هەڵا سیاسیەکانیانەوە نیوەی خاکی کوردستانیان خستەوە ژێر دەسەڵاتی ناوەند و بەدەیان پۆستیان لە کەرکووک لەدەستدا. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.